خۆشەویستان لە بڕگەی ئەم جارەمدا باس لە سوودە تەندروستەکانی قەیسی دەکەم کە قەیسێکێکە لەو بابەتانی یاخود لەو خواردنانەیەکە لە بەیانی جەژندا زۆربەی ماڵەکان ئامادەی دەکەن تەنانەت ئەگەر خۆشیانەی خۆ دەڵێن ئەگەر لەسەر سفرەکەمان قەیسی هەیە بە جەژنی ئاسانی یەکەم جار دەچینە لای حاجی جەزا بۆ ئەوەی باسی جۆرەکانی قەیسیمان بۆ بکات دواتریش لەگەڵ دکتۆرە چیمان باسی سوودەکانی دەکەین. الله يقبل ببوشين بخير بنا فاطمة كم لتوش بيروز بيا هم كاتي تعجيشين ببوشين سلامة بك حاجي كحاجي تماشام كرج ماريكي زور جور قيسيد للاها شن جور قيسيد لها قيسي والله تقريبا 6 نوع قيسي مان لايا ايراني مان لايا كردي مان لايا تركي مان لايا اوزباشي مان لايا افغاني هي انواع قيسي هي امانه جوازيان تشايا هيتي بلين جوازيكي او انا بلين بعض الشيء شيرينه شكرينه هيتيكي بعض الشيء ايراني كان بعام مزرعه كرديكي خوما مزرعه ام فرقيه ويا انجين وكو نوعيت هميان جوري شاكن بس بالدرجه ترشكل هميان جرانترا او قيسي ترشك شلي 12000 كوي باش شيك زياتي وكو شرط خلا بكارينه جورا كان انتريشي بوش لا بكارديه كم جوري زو خواسي لسر بتعبد لججنانا لججنا زياتر ام قيسي ترشيه قيسي شلش بلين بكارديه ايراني كي افغاني كي امانامي بابتي شلن وشتي زور خوشنو خلا بكارينه كم جوري لهميان مزرترا وخلق زياتر خواسي لسر ايراني كي لهميان مزرترا بدرجه كردي خومان او رش ناشرنا كي بلين رالتي جوانيه لو بايراني كان وشي هي وتريه هرشانو جوراني شيرين مزرع بس افغاني كان يا اوزباشي افغاني معنا كيس كان شيرينه شش زور جواني شو خوشه مزري شي هي بلينا مولاته كان شيرني هي مزري شي باشي من بس زياتر خلقت طلبي مزركه زياتر حزي لقيسي مزرع خلق مزركه كرت دواي شكريتك دواي شكريتك هش معنا شكري ناوي نشيرين نترشا وكشش يعني شلون الله زور بتامو شكري ناوي تيكي هش حزي لويا اكيد طلبي خلقك كحاجة جورا كرديكي خوما لقل جورا كانت كعمجت بكر شون جاكرتوا جورا كرديكي خوما قيسيكي الرشا وقو قيسياني كان الرنجي لين زرباو بي ورالتي جوان بي معنا قيسيش الرشا تابلي لصد نفر يجتا بيرا كان قديم كان داوي او قيسي كردي كان يسالاني بلا كجيلي گنجك او جناب تشنگنجك هي بيبي وما انا هر بكاني بلا قيسي ناشني شيناتو بس تامشي خوشترا بتام خوش خراب نيه بس زور دو ترشا الرابع وند ترشا لاني بلا شكلتني كنا نخري تاخذ حزه لكام يعني والله بخون حزم لا وسط نشيرين بين ترش بين شي عادتي به شكرينه به زور صحي تلا بس كشكري تاكل خوشني راستك هي كده طلب الجوري مشترك على كي حزي نوعك هي حزي لي زور ترش به هي حزي لي شيرين به حزي لي مزر به بجوري طلبي مشترك انا هم بابا كمان يا حاجه جزاء همو جورا كاني كباسط كر كازاخستاني وتركي وسوري باوشكي شو بطريش هنيان بس زيادة شي تريه بس اوانيكا همو شيانه ترشانه زياتر ايران تريه وشي بس ام منطقه افغانستان شي ام منطقه هم قيسكان خريانه ومزريشانه هر وشكن اوان ترنيه الحشام بناتو بير بس زياتر وشكا كان زياتر تربيه بس ترى كان زياتر ايراني كان باشا لەگەڵ قەیسیە چ بابەتێکی دیکە خەڵک ئەیکڕێت لەگەڵ یا بۆ ئەوی بیکاتە ناو قەیسیەکەوە زیاتر قەیسی لەگە قەیسیە هەڵوجاکردن هەڵوجەی بڵێن مزرەیە کوردی خۆمان شیرینی هەیە بۆ شیرینکردنی قەیسیە تشەکانی شەکرێت هەڵوجە بەکاردێن بەڵێ بەڵێ هەدا زۆری عارەب هەڵوجەی لەگەڵا بەکارێنن لەستا هەشتا عارەب بەکارێنێ هەشە بڵێن کوردی خۆمان حەزەکە قەیسی لەگەڵ قەیسەکە هەڵوجەی بەکاربێنێ هەیە بڵێن لە تکەنوکی تەیەکە هەیە بامی تەیەکە لەگەڵیا ئەم بامە پاکراوانە هەیە بۆ ناو بریانی و بۆ ناو قەیسی شەیە بەکارێنی تەیەکە بەس زیاتر قەیسی و کشمیشیش بەکارێن لەگەڵ قەیسەکەیە کشمیشەوە شتێکی سەرەکیە لەگەڵ قەیسیە کە بۆ جێژنی بەیانە ئەم بەیانێک خەڵک کشمیش و قەیسی بەکارێنی تەیەکە هەنێ قەیسی هەیە زۆر گەورە و جوانە ئەوە قەیسی کوێن ئەو تورکیە ئەمانە ئێستا ئەوەی لامەکاڵم بە 12000 لە بەردەم مایە ئەو قەیسێ بە 12000 کارتۆنی بە 110,000 110,000 سیارەکەی بەشتێکی زۆر جوانە
زیاتر خەڵک وەکو چەرەز بەکارێنێ لە باتی چکولێت وشتی و لێنی کاتە ناو کاتە بەس جۆرە تورکیەکە وەکو چەرز بەکارێ جۆرەکانی تر بەکار نایانیان ئەوانەکە زیاتر بۆ چێش بەکاردێ بەکاردێ بۆ چێشی بەس گرانە هەموو کەس ناتوان دوانزانزا بە چلوێ قەیسی بدا بەس زیاتر قەیسیش لە 180 وشکەکە خەڵک حەزی لێتی هەم تامی خۆشترە هەم ئەوەندە نابێتە ئاو بڵێن ئیم بێ قەیسەکەی شلە دایم وشکەکان جوانتر و چاکترن. باشە ئەو جۆرانەی کە بۆتانە گەزانیاریتان هەبێت بە خۆر وشک ئەکرێنەوە یان بە جیاز زۆری بە جیازە یە وڵاتانە زۆری بە جیاز وشکەکرێتەوە ئەمەیەکو دووەمی زۆری ڕەنجێکی لێدەن کەوا بەس دەردی ئەمێنێتێتایی خۆمان لەبەر سێبەر وشتیەکەن وا شەڕەشە ڕەنگەکەی بڵێن وەکووە ئێستا قەیسی لەبەر هەتاوابی خۆمان وشتیکەنەوە زۆر ڕەش دەرەچێت بەس دەگەل لەبەر سێبەرە داینەی قەیسەکەی تقریبەن تۆزە مەیلە و گەشت دەرەچێت جوان دەرەچێت بەس ئێ وڵاتانە زیاتر بە دەستگا وشتیەکەنەوە و هەشە بڵێن مادەیەکی لێدەن هەر ڕەنگەکەی بەس دەردیوە جوانی مێنێتەوە مادەی تێزداینە ئەم دەرمانەکە لێدەن بەوە ڕەنگەکەی جوانە بێ ئەجی هیچ قەیسێک نێت لە کاتی خۆی لە بڕەکە کاکەی وەگەر بە تەبعی وشی کرێتەوە بزەردی زەر دەرچێت وەسەد دەرەچێت ڕەنجێکی تقریبان تاریک دەرەچێت. باشەکە حاجی تۆ خۆت یان کەسێک هات بێت بڵێ ئێمە قەیسی هەر ناخۆین بەس لەبەر جەژن قەیسیەکە ئەکرین ئێمە لە 180 کێشەی ئێمە لە جێژنانە کێشەی قەیسیە لە 180 دێ هەیە لە ڕابێ قەیسی مێرە ڕابێ کشمیشی مێرە لە هەر خۆمی خۆن خۆ ماڵەوە ناخۆ مناڵەکان نایخوا یعنی گەورەترین کێشە ئەوەیە لە 180 هەموو یاڵە یان ڕابەکانی چیلوێ هەر بۆ ئەو جەمەی بەیانی وەکو ڕەمزێک لە کووردا هەر باوەگەر بەیانی جێژن خەڵک قەیسی نەبێ و ئازانی جێژنی نەکردووە یعنی هەموو ئیتیمادەکەی بۆ بەیانی جێژن چی لەتوانە هەبێ حەز لە قەیسی و لە برنجی کوردی و لەم شتانەکە. حاجی جەزا تۆ خۆت لە ماڵەوە زۆر حەز بە قەیسی ئەەکەی لەگەڵ دیانێکێکی لەوانەیە کە بەس تۆ ئەیخۆی لە ماڵەوە وەڵی ماڵەوەمان بەعام هەمومان ئەیخۆین بەس ئەمە زیاتر بڵین کە جە سا دەبێت لە جستانانە زیاتر قەیسی خەڵک بەکارێنێ لە هاوینانە مەسەلەی جێژنەکەی لێ دەرچێ لەوانەیە بڵم لە ساڵەکە کابرا دووجار لە ماڵەوە قەیسی بەکارنێنێ ئەو دەمە قەیسی بڵین شلێ پاقلە و بامی ئەو شتانە بەکاردێ بە زیاتر لە جەوە ساردەکانە قەیسی زیاتر بەکاردێن. دەست خۆش بەکە حاجی منیش ئەچمە لای دکتۆرە چیمەن بە ئەوش باسی سوودەکانیمان بۆ بکات دەستەکان خۆش دووبارە جەژنیشی پیرۆز بێت یاخوا بەخێر بێن لێوەش پیرۆز بێت و هەموو کاتێک هەر جێژنی باشمێ. حاجی جەزا باسی جۆرەکانی قەیسی بۆ کردنی باسی جۆرەکانی هەڵوژەی بۆ کردنی ئێستا شەچینە لای دکتۆرە چیمەن ساڵح مامۆستای زانکۆ باسی سوودەکانی قەیسیەکەین. سڵاو لەبێ دکتۆرە گیان. سڵاو لە ئێوە سڵاو لە بینەران. جەژنیشت پیرۆز بێت هەموو ڕۆژێکی جەژنی خۆشی بێت. جەژنی هەموو لایەک پیرۆز بێ هیوادارم جەژنێکی ئارام ببینە سەر. ئینشاڵڵا. دکتۆرە حاجی جەزا باسی جۆرەکانی قەیسی بۆ کردی. جا ئێستا ئەمەوێت تۆ باسی سوودەکانی قەیسیمان بۆ بکەین. قەیسی میوەیەکە و بە تایبەتی کە لە یعنی وەکو هەمومان حەزەکەین لە بەیانیانی جەژنابی خۆین لەبەرەوەی زۆر بەسوودە لە نزیکەی ئەو مانگەیە کە ئێمە زۆربەی خواردنەکانمان لە خۆمان گرتوتەوە و کەمتر بووە لەبەرەوە ئەمانەوێت لە یەکەم ڕۆژی جەژنا تەعویزی بکەینەوە ئەوان یەکێک لە هەڵبژاردەکانیش قەیسیە قەیسی سوودەکانی زۆرە یعنی ئەگەر بین لەسەرەوە هەتا نوکی قاچمان سوودی بۆ هەموو لایەکەیە لەم سوودانش یەکێکیان کە دەوڵەمەنە بە بێتا کارۆتین واتە وەک ڤیتامین ئەیە کە زۆر بە سوودە بۆ پێست و بۆ دژە ئۆکسانێکی باشی تایە هەروەها پۆلیفینۆڵی تایە کە دیسان ئەویش دژە ئۆکسانێکی زۆر باشە هەروەها فایبەرێکی زۆری تایە بۆیە تەنانەت کەمێکی سکی پێ ئەچێ جگە لەوانەی کە هەندێک هەیە حساسیان پێی هەیە ئەبێ ئاگادار بن یعنی ئەوەی کە کەمێک بە هێواشی سکی ئەچێ ئەوە لەبەر دەوڵەمەنی قەیسیەکەیە بە فایبەرەکان بەڵام ئەوەی کە سکچوونێکی زۆرە گرێ نا ئەوە حساسیە و باشترەکە یانی خۆیان زۆر کەمی لێ بخوا جگە لە ئەوە دەوڵەمەنە بە کالسیۆم بە فسفۆر بە یعنی ئەوانەی کە پێویستە بۆ ئێسقان کەواتە بۆ ئێسقان زۆر گرنگە دەوڵەمەنە بە پۆتاسیۆم کە بۆ دڵ و بۆ زەخت و ئەوانە باشە ئیتر هەموو یعنی پێداویستێک ئایرەن ئاسنێکی طبیعی تایە کە بۆ کەم خوێنی باشە یعنی کە ئەو کەسانێک کە کەم خوێن ئەتوانن بەکاری بێنن بەڵام ئێستا ئەمە چاکیەکانی کە باسمان کرد
شتێکی خراپی تیا هەیە کەش ڕێژەی شەکری تیا هەیە ڕێژەی شەکرەکەیشی ئەوی شەکرەکەی طبیعی یعنی شەکری میوەیە شەکری دەستکرد نییە لەبەرەوە ئەبێ زیادە خۆری تیانەکرێ یعنی کاتێک کە ئەخوێ ئەبێ زیادە خۆری تیانە باشە دکتۆر ئەو ڕێژە شەکرێککە هەیەی بۆ خانمانی دوودیان یاخود بۆ کەسانی کە شەکریان هەیە ئاساییە ئەگەر بیخۆن بە ڕێژەیەکی کەم ئاساییە بەڵام ئەگەر زیادە خۆریان تیا کرد بەڵێ کێشە دروستەکە لە شەکرەکەی حاج جەزا باسی لەوە کرد کە شیرین قەیسی شیرینمان هەیە و قەیسی ترشیشمان هەیە جیاوازی سوودەکانی ئەبێت کاتێککە قەیسەکە شیرین بە یاخۆ ترش بێت لە ڕێژەی شەکرەکەیە ئەگینا ڤیتامیناتەکانی تر و کەوتم کالسیۆم و ئاسن و ئەمانەی تیا نەخێر لەوەیە فەرقیان نییە ئللا ئەگەر یەکێک یعنی ئەها چۆن میوەکانمان هەیە بە فرتلایزەر و ئەوانە گەورەیەکەن هەشمانە بە طبیعی یعنی ناچڕەڵە بە طبیعی گەورەکراوە بەس لەوەیە ئەگەر فەرقی هەبێ ئەگینا لە ڕووی تەندروستیەوە نەخێر هەروەکوێ باشە زۆربەمان قەیسی ترش ئەکرێن و شەکرێتەکەین ئایا ئەمە لە سوودە تەندروستەکانی قەیسی کەم ئەکاتەوە کاتە شەکرەکەی تەیەکرێت لە سوودە تەندروستەکانی ئەو کەم ناکاتەوە بەڵام شەکری بۆ زیادەکە یعنی خراپیەکە خۆی قەیسی تەنانەت یعنی ڕاستە ترشیشە بەڵام شیرینە یعنی هەر شەکری تایە لەبەرەوە پێویستە ئێمە لە جیاتیەوەی شەکری تێبکرێ ئەتوانرێ هەڵوژەی تێبکرێ یعنی ئێستا ئەم مامحاجی 5-6 هەڵوژەی هەیە هەم شقلی جوانەکە هەم شیرینێکی طبیعی یان تەنانەت کشمیش ئەتوانرێ کشمیشی تێبکرێ یعنی واز بێنین بەڕاستی ئێمە لە زۆربەی خەڵکەکان زمانمان فێر کردووە بە شیرینیەکی زۆر لەبەرەوە ئەگەر شتێک زۆر شیرین نەبێ هەست بە تامەکی ناکەین لەبەرەوە یعنی من ئەمەوێت لێرەوە بە هاوڵاتیان بڵێم تکایە بگەڕێنەوە بۆ شیرینە طبیعیەکە ئەو شیرینە طبیعی کە لە ناو میوەکانە هەیە ئەمانە یعنی آخر دەرەجەی شیرینین یعنی شکری ئیضافە مەکەن شتی بۆ ئیضافە مەکەن بۆ ئەوەی ئێمە بێبەش نەبین لە سوودە تەندروستەکان یان بڵین زیانمان پێ نەگەیەنێ دکتۆرە جۆرە قەیسیمان هەیە کە وشکراوەتەوە بە تایبەتی کوردێکی خۆمان زۆربەی وشکراوەیە جا کە حاجی باسی لەوە کرد کە زۆربەی ئەوانەی کە لە دەرەوە دێن بە جیاز وشک دەکرێنەوە و ئەوانەی لای خۆشمان لەبەر سێبەریان لەبەر خۆرا وشک دەکرێنەوە جیاوازی سوودی ئەم دوانە لە چیایە کاتێککە بە جیهازیان بە خۆر وشک دەکرێتەوە خۆی سوودەکانی هەروەکو یەک وەهان بە هەر کامێکیان بێ ئێمە هەمانە بە غازی سادە بە هەر یعنی ئەنواع شتەیە بەهایە هەر بە هەوایە وشکەکرێتەوە یان لە بەرەتەوە بەڵام باشترینەکەی ئەوەیە کە تۆ مەوادی پێوە نەکرێ یعنی هەندێک ئەوانەی کە لە دەرەوەیەن مەوادی پێوە ئەکرێ وەکو بۆ ئەوەی ینی حەشەرات تینەیە یان بۆ ئەوەی ماوەیەکی زۆر بە جوانی بمێنێتەوە یان منزەری ئێستا ئێمە ئەگەر هەر لێرە یاسێ بکەین کوردیەکە شقلەکەی جوانتر نییە یعنی منزەری بەهینی لە لامان بڵێ ئەمانی تر جوانترە بەڵام ئێمە نابێ بە جوانیەکەی بکەین کوردیەکەی خۆمان باشترە تەندروسترە ئەتوانین بەکاربێنین و هەمووشیان باشە پێش ئەوە جوان پشۆرێنەوە نەوەک مەوادی دژەمێرو یان مەوادی حافزەی پێوەکرابێ بۆ ئەوی خراپ نەبێ لەبەرەوە ئێمە یعنی ئەبێ زۆر ئاگادار بین لە شتنەوەی پێش ئەوەی کە بەکاری بێنین بەڵام لە هەمووی تەندروستتر کوردیەکەیە دکتۆرە بکەمە کۆتا پرسیار باشترین شێوازی لێنانی قەیسی بۆ ئەوی سوودە تەندروستێکی لە دەست نەدرێت چۆن خۆی هەر ڕۆژێک پێشتر یعنی بکرێتە ئاو دوایی پاک بکرێتەوە چونکە هەندێک جار وردە بەردی پێوە ئەبێ هەندێک جار مێرو لەو ئەو شتانە کە لە کاتی وشکردنەوەیە ئەچنە ناوی زۆر ئاسایی ئەوانە بەشتن لێ بکرێتەوە بە بەیانیان ناڵم لە جیاتی ئەوەی کە شەکری تێ ئەتوانێت کەمێک ڕۆنی تێ بکرێ هەر زەیتێک ئینبێکە تێ بکرێت لە بری ئەوەی ئەگەر حەزت لە شیرینکردنی کرد یا هەڵوژە یا کشمیش تێکەڵی بکرێ و ئاوی زۆر تێ نەکرێ یعنی وەکو چۆن هەر خۆی بێ بۆ ئەوەی هەست بە بێتامی نەکەی تۆ مەجبور بی یعنی مەسەڵەن هەیە هەندێک ئاوی زۆر تێکە لە بری ئەوە شەکر تەنانەت هەیە بەداخەوەلی مندۆزیشی تێکە بۆ ئەوەی ترشتر بێ کە ئەمانە ڕێگایەکی ناتەندروستن بەس ئاوێکی کەمی تێ بکرێ وەکو چۆن پیشاندن بپیشێنرێ بەکاربێنرێ و زیادە خۆریشی تیانەکرێ لە خواردنەکەیە سپاس دەکەین دووبارە جەژنی شەکرەوە سپاس بۆ ئێوە پیرۆستایی لە هەموو کوردستانەکەم